عبدی خوا دەبێت دائما الله لەبیر بێ جل جلاله. ئێمە ئیشتیاقمان بۆ لای الله جل جلاله، بۆ لای رسول الله صلى الله عليه وسلم. لە ڕێگەی ئەو عیبادەتانەوە دەمانەوێت خۆمان ئامادەکەین بە لیقای خوا شاد بین، بە شەفاعەتی پێغەمبەری خوا شاد بین صلى الله عليه وسلم. بۆیە ئەم کاتانە کە دیاری کراوە گەورەترین دەڕۆژی ساڵ ئەم دەڕۆژەی سەرەتای مانگی حەجە، وە گەورەترین دەشەوی ساڵیش دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزانە. جا ئێمە سوپاس بە خوای گەورە ئێستا ئەم فرسەتە خوای گەورە بە ئێمەی داوە کە چی بکەین؟ واذكروا الله في أيام معلومات. ئەمە قسەی الله جل جلاله، یعنی ذکری خوا بکەن لە ڕۆژە دیاری کراوەکان. دێشە لە ڕۆژە دیاری کراوەکان ئەم دەڕۆژەیە. ئەمە یەک. ورسول الله صلى الله عليه وسلم فرميتي ما من أيام العمل الصالح فيهن أحب إلى الله من هذه الأيام العشر. فرميتي هیچ ڕۆژێک کردەوەی چاکە لای خوای گەورە خۆشەویستتر نییە لەو دەڕۆژە زیاتر. یعنی لەم دەڕۆژەدا لە هەموو کات زیاتر کردەوەی چاکە خۆشەویسترە، لە هەموو کات کردەوەی چاکە خۆشەویستە لای الله جل جلاله. بەڵام لەم دەڕۆژەدا لە هەموو کات زیاتر حتى وتيان فقالوا ولا الجهاد في سبيل الله يا رسول الله. وتيان أي رسول إخوة يعني لجهاد قولت فرمي فقال رسول الله صلى الله عليه وسلم ولا الجهاد في سبيل الله حتى ناقب جهاد إلا رجل خرج بماله خرج بنفسه وماله فلم يرجع بذلك من شيء. مگر كسيك بسر مال الروش بدون قرابته